ئەوەی ڕاستی بێ لە ئێستا ئاشکرایە ئەو کۆمەڵە ڕووداوانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان و عێراق و بەگشتی ناوچەکە بێتەوە کە هاتنی داعش و شەڕی حەشد لەگەڵ کورد و دەرکردنی هاوڵاتیانی کورد لە سنوورەکانی خۆیان ئامانجی ئێمە وەکو ڕێکخراوە ئاماج ئەوەیە کە بۆ هۆشیارکردنەوەی تاکی کۆمەلگا بۆ هۆشیارکردنەوە و دروستکردنی ئاشتەوایی کۆمەلگا لە نێوان خێزانەکانە بۆی بگەینە ئەو ئەنجامە هەر بۆیە ڕێکراوی خانزاد و ڕێکراوی هاوکاری ئەڵمانی هەستان بە ئەنجامدانی ئەم کۆنفرانسە لە شاری کفری بۆ توێژەری کۆمەڵایەتی و بەڕێوەبەری قوتابخانەکان و بەشێکی زۆر لەو ڕێکراوانەی کە لە بواری ژن و ئافرەتە ئیشەکانیان درێژە پێدەن. بەڵێ ئێمە بەبێ توانیممانە لە زۆربەی شارەکان ئەو کارانە ئەنجام بدەین کە ئێستا حاڵی حەزر لە هەرێمی کوردستان قەیرانی دارایی کارێکی زۆری کردوتە سەرباری دەرونی و باری دەرونی خەڵکو و توندوتیژی زیادی کردووە لە ناوچەکانە بەڵام ئێمە لە ئێستادا لە سنتەرێکی ڕاهێژکاری خێزانیمان دەمەزانەوە لە گەرمیان بە هاوکاری لەگەڵ ئەوانە توانیمانە کارێکی باش بکەین بۆ کەمکردنەوەی ئەو هۆکارانە و چارەسەرکردنیان.